پرۆژەیەکی گرنگی بازرگانی کشتتوکاڵیە لە هەرێمی کوردستان تایبەت دەبێت بە بەرهەمهێنانی بەرهەمە کشتتوکاڵیەکان و ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە هەرێمی کوردستان لە هەمان کاتدا دەبێتە سنتەرێکی تاقانە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ بەرهەمێنان توێژینەوە پێدانی زانیاری زیاتر بە جوتیارانی هەرێمی کوردستان. یەکەمین پرۆژەی هاوبەشی نێوان حکومەت هەرێمی کوردستان و کەرتی تایبەتە بە شێوازی PPP. ئەمەش وەک پاڵپشتیەک لەلایەن حکومەت هەرێمی کوردستانەوە بۆ کەرتی کشتتوکاڵ. دەمەوێت لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم بزانم کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان چ گرنگیەکی پێدراوە ئەو کار ئاسانیانەی حکومەت کردوێتی بۆ ئەوەی وەبەرهێنە بیانیەکان بێنە هەرێمی کوردستان لە سێکتەری کشتتوکاڵیدا وەبەرهێنان بکەن. لە هەمان کاتیشدا بوون و گرنگی ئەم سانتەرە چییە بۆ بەرەو پێشچوونی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا؟ بەشەکانی سنتەری توێژینەوەی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان. سنتەری توێژینەوەی کشتتوکاڵی لەسەر ڕووبەری 1000 هێکتار زەوی. بەشەکانی سنتەری توێژینەوەی کشتتوکاڵی لە 15 بەش پێک هاتووە، لەوانە پۆلی خوێندن، هۆڵی پلیکانەیی و نووسینگە و چاپخانە. 5 کێڵگەی فێرکاری تێدایە لەسەر ڕووبەری 20 هێکتار زەوی. شوێنی حەوانەوە و نیشینگە و یاریگا و چێشخانە لە سنتەرەکەدا جێگای بۆ کراوەتەوە. یەکەمین گرێبەستە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و وڵاتی هۆڵندا لە ڕێگای کۆمپانیەکانی ئەو وڵاتە و وەبەرهێنەرە ناوخۆیەکانی کوردستانەوە. ئەم سنتەرە دامەزراوە کە لەسەر ئاستی ناوچەکە هاوشێوەی نییە. ئەمەش بۆ گرنگیدانی زیاتری حکومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە کە دەیەوێت پەرەی زیاتر بە کەرتی کشتتوکاڵی بدا و خواستی ناوخۆ لە بەشێکی زۆر لە بەرهەمەکان لە ناوخۆدا دابین بکە. هەر ئەمەش وای کردووە تەواوی کارئاسانی بۆ بەرهێنە بیانیەکان بکرێت بۆ ئەوەی وەبەرهێنان لە گشت سێکتەرەکان بە تایبەتیش لە سێکتەری کشتتوکاڵی ئەنجام بدەن. دەستپێک دەمەوێت بزانم ئەم سنتەرە گرنگی بۆ هەرێمی کوردستان چییە؟ سنتەری کشتتوکاڵی هۆڵندی ئێستا دێتە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت. ئەم سنتەرە لە چی پێک هاتووە و دوای ئەوەش گرنگی ئەم سنتەرە چیە بۆ هەرێمی کوردستان و کەرتی کشتتوکاڵ؟ بله گرنگیە بە سنتەرێ ئەوە و مەدڤێتن بە ڕێکاوبێ سنتەرێ ئەم کشتتوکاڵە پێش بخین لە کوردستانە. تکنۆلۆژیای بینینە کوردستانە تکنۆلۆژیایکی داینە بەردەستی جوتیارێتمە پشتینگی یەکێت هەدەفێت گرنگ ئەم خەلکی فێرە کشتتوکاڵ بکەن بەشی فێربوونێ ئەو بەشەژی دێ ڕابطن بە فێربوونا کشتتوکاڵێ لە کەسێ نەخوێندەوار هەتا و کەسێ دکتۆرا هەی و بەشی بازرگانی ئینانا شەریکاتت نێودەوڵەتی بۆ کوردستانە و شەریکاتت کوردستانە بۆ دەرەوەی کوردستانە و بەرهەمێمە بۆ دەرەوەی کوردستانە. باشە ئەم سنتەرە لە هەرێمی کوردستان چه سەرپەرشتی دەکات؟ لە هەرێمە کوردستانە بخۆ ئەس دێڕێبەبەر بم لە ناو بە سنتەرێدا پشتی هینگی مە تگەل حکومەتێکی مە PPP هەی ئەم شەریکێکی هاوبەشمەیە هەی هاریکاریە حکومەتێ مە پێخۆشەک و هەم ئەو سنتەرەی بڕێبە بین و هەم کەتێک کشتتوکاڵە پێش بخین لە کوردستانە هەمیە وەلوانەیە ئەگەر خودی حەزکەتشی لە عێراقێ. زۆر باشە. تایبەت بە هەرێمی کوردستان بۆ سێکتەری کشتتوکاڵی ئەم سنتەرە چ تەئسیراتێکی ئەبێت چ دەورێکی ئەبێت بۆ ئایندە بۆ چۆنڵێک کە تەواو دەبێت ئەم سنتەرە چ کاریگەریەکی دەبێت بۆ سەر سێکتەری کشتتوکاڵی؟ بەڵێ ئەو سنتەرە بەس کاریگەری نابیتن لە بەشێ کشتتوکاڵێ بەلکو لە بەشێ بازرگانیش دێ هاروکار بیتن بەشێ فێرکردنێ دێ هاروکار بیتن. ئەس بێژم واستەی وێ سنتەرێ ئەم دێشێن ئاستێ زانیاریە جوتیارت خۆ بینینە ئاستەکێ بەرز بینینە ئاستەکێ نێودەوڵەتی ئەگەرم بەر خوب بکەنە دەوڵەتت وەکی هۆڵندا ئەو دەوڵەتانە تقریبەن یەدگەهشتی ئاستەکێک و زەوی نەمایە کشتتوکاڵە لەسەر بکەن. مە پێخۆشە ئەم وان دەوڵەتە دەعوەتکەن بینینە کوردستانێک و ئەو زەوی مەل کوردستانە هەی و زەوی بکار بینن و عین حالشدا مجال شغل چکن بو جوتیارت ما عین حالشدا کشتتوکاڵە ما پیش بخن برهمه ما بیننا ئاستێکی کو ئەم بشین و برهمه ببین لە بازارت جیهانی بفروشین. ئەوانە هەمە تەئسیرت بە سنتەرێنە
و هدفت زور بخواهي اگه خود حس کرد تقال حكمته وتقال عين او سنتري كل هولندا باش داره ام وان شغلانه جيب كاين كردستانه تۆ بۆ پێی ئەزمونێکی باشت هەیە لەگەڵ هۆڵندیەکانە بە تایبەتی لە کەرتی کوشت و کاڵ. هۆڵندیەکان چەنە ئیسفادەیان لە کەرتی کوشت و کاڵ کردووە و هەرێمی کوردستانیش چەند دەتوانێت لە ڕێگای ئەم سنتەرە و ئەگەر پەرە بە کەرتی کوشت و کاڵ بدا و سوودی لێوەردەگرێت. بله هۆڵندا ڕقم دووە لە دنیاە بۆ هەناردنا بەرهەمێ کشت و کاڵێ بۆ دەرەوە ڕقم یەک ئەمریکایە ئەگەم مقایسە بکەین ئەمریکا چەند گەورەیە و هۆڵندا چەند کچکوگەیە. هۆڵندا گەهشتی حدێکی کو هەبخۆوان دکاتێک کشت و کاڵێدا هەندێک پێشکەوتوان زەوی نەماینە. ئەویدی نەمایە مەسەم کلایمت نەمایە کو توژینەوێ سە بکەین جەوێوان سابتە. ئینانەوان بۆ کوردستانە ئەوەیە و ئەوش دەشێن سوودمەند بن لە توژینەوەکردن سەر کلایمتە کوردستانە سەر جەوێ کوردستانە و سەر ئاخا کوردستانە ئەوەژی تقریبان بۆوان جیە شانازیە و بشێنە لە ئەوروپا تنێ ئەوانە تەکنۆلۆژیا خۆ بکاربینن بەلکو لە ڕۆژهەڵاتە ناوینشی بە تەکنۆلۆژیا بکاربینن. بەشەکانی سنتەری توێژینەوەی کوشت و کاڵی بەشی بەرهەمێنانی ڕۆکی 5 تاقیگەی تۆکانی بۆ ماوەی 5 دانە ماڵی دایانگە و باخچەی دایکانە لەسەر ڕوبەری 150 هێکتار زەوی 5 کێڵگەی تۆوی دانەوێڵا لەسەر ڕوبەری 50 هێکتار زەوی. هەر لەم سنتەرەدا بەشی توێژینەوە و ئاودێری و وەرشا بوونی هەیە. هۆڵندا یەکێکە لە وڵاتانەی کە جێدەستی هەیە لە سێکتەری کوشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا لە ڕێگای هاندانی جوتیاران و پێدانی زانیاری و دابەشکردنی بنەتۆ و لە بەرهەمە جیاوازەکانە و بردنەدەرەوەی جوتیارانی هەرێمی کوردستان ئەمەش بۆ بەرەو پێشبچوونی زیاتر کەرتی کوشت و کاڵیش. پەتاتە یەکێکە لەو بەرهەمە دیارانەی کە هۆڵندا جێدەستی هەبووە و بە هەماهەنگی لەگەڵ وەبەرهێنەر و جوتیارە ناوخۆیەکاندا زیادی کردووە کە ئێستا لەو بەرهەمەدا خواستی ناوخۆیی پڕ دەکرێتەوە. ئێستا هۆڵندیەکان دەیانەوێت لە ڕێگای ئەم سنتەرەوە چ خزمەتێک بە سێکتەری کوشت و کاڵی بکەن لە هەرێمی کوردستاندا. سەرەتا هەردەمەوێت لەوە دەست پێ بکەم کە کردنەوەی سنتەرێکی توێژینەوەی کوشت و کاڵی لە هەولێری پایتەخت چ گرنگیەکی هەیە؟ هۆڵندیەکان بۆچی ئەم سنتەرەیان لە هەرێمی کوردستان کردەوە؟ Thank you so much, and it's indeed a very good question. Kurdistan is famous for agriculture. زۆر سپاس پرسیارێکی زۆر بەجێیە. کوردستان بە هەرێمێکی کشتتوکاڵی بەناوبانگە کە دووەم سەرچاوی داهاتە لە ناوچەکە. بەڵامەوەی تێبینیم کردووە بە جۆرێک سوود لە کشتتوکاڵ وەردەگیرێت کە شێوازەکەی کۆنە و لە باو باپیرانەوە ماوەتەوە. ئەوەی گرنگە ئەوەیە کە پێویستی بە تازەگەریە. بۆ ئەمەش هەبوونی سنتەرێکی لەم شێوەیە دەتوانێت تازەگەری و داهێنان ئەنجام بدەن لە سێکتەری کشتتوکاڵی و بەرهەمی ناوخۆ بە بازارکردنی. هەر بۆیە بەهاو بەشی لەگەڵ سنتەرێکی دیکە کار دەکەین بە مەبەستی باشترکردنی ئابووری و کشتتوکاڵی کوردستان، چونکە کشتتوکاڵ خۆراکی ژیانە، هەروەها لە ڕووی کوالێتیەوە بەرهەمی کوردستان زۆر باشە. حکومەتی هۆڵندا دەستگیرۆی بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستانی کردوانی بەشێک تەنان لە جوتیارەکانی هەرێمی کوردستانی دەبردا هۆڵندا ڕاهێنانی پێدەکردن بۆ ئەوەی چۆنڵی ئەم جوتیارانە گرنگی زیاتر بە خۆیان بدەن. ئایا ئەم هاوکاریانە ئەم خولانە بە تایبەتی لە دەرەوە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی هۆڵنداوە بەردەوام دەبێت؟ بەڵێ کللتوری گرنگیدان بە خاک و کشتتوکاڵ لە کوردستان زۆر گرنگە. هەروەها خاچی کوردستان بۆ چاندنی جۆرەها بەرووبوومی کشتتوکاڵ بەسوودە. هەر بۆیە پێویستە بەرهەمی ناوخۆ بەشی پێداویستی دانیشتوانی بکات. چیتر پێویست بە هاوردەکردنی بەرهەمی کشتتوکاڵی نەبێت، تەنانەت هەناردە بکرێت بۆ وڵاتانی دیکە. I think the Netherlands is important for you to support you in the field of agriculture. هۆڵندا وڵاتێکی گەورەی و ئەزمونێکی باشی هەیە لە بەتایبەتی لە سێکتەری کوشتتوکاڵیە. چۆن هەرێمی کوردستان خۆی گرنگی زیاتر بەم سێکتەرە با وڵاتانی وەکو هۆڵندا سوود لە ئەزمونیەمانە وەربگرێ؟ ئایا کەرتی کوشتتوکاڵی بۆ ئێمە گرنگە پەری پێ بدەین؟
Yeah, that's a very, very good question. And as the Netherlands, we think that the agriculture sector should be a priority for your government. بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر جوانە. ئێمە وەکو هۆڵەندا باوەڕمان وایە کە سێکتەری کشتتوکاڵی دەبێت لە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت. هەر بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەوڵدایە بۆ پەرەپێدان و بەرەو پێشچوونی ئەو سێکتەرە. بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ ئێمە هاوبەشە و لە پەیوەندیدایە. بۆ نمونە ساڵی پێشوو چەند ڕاوێژکارێک لە هۆڵەنداوە هاتن سەردانی ناوچەکانی کوردستانیان کردووە بۆ چەند جارێک ئەوەش بۆ ئەنجامدانی ڕاهێنان لە وەزارەتی کشتتوکاڵ دوایەوەش سەردانی ناوچە کشتتوکاڵیەکانیان کردووە تاوەکو لێکۆڵینەوە بکەن و بگەنەوە ئەنجامەی لەکوێوە دەست پێ بکەین چی زۆر گرنگە کام بەش لە هەمووی بەبەرهەمترە چ کواڵێتیەک داوا بکەین ئەمەش هەنگاوێکی گرنگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەولێویەت دیاری کراوە ئێمەش پشتگیر و هاوکاریان دەبین تاوەکو سەرکەوتوو ببن. The priority should be in the agriculture sector, and with the support of the Netherlands, we try to create a win-win. بەشەکانی سەنتەری توێژینەوەی کوشتتوکاڵی بەرهەمهێنانی ئاژەڵی پەروەردە و بەخێوکردن لەسەر ڕووبەری 25 هێکتار زەوی پەروەردەی ماڕ لەسەر ڕووبەری 20 هێکتار زەوی پەلەوەری گۆشتی سپی لەسەر ڕووبەری 10 هێکتار زەوی پەروەردەکردنی نەعامە لەسەر ڕووبەری 5 هێکتار زەوی سەربڕخانەی پێشکەوتوو لەسەر ڕووبەری 5 هێکتار زەوی ناوەندی ڕاهێنان لەسەر ڕووبەری 50 هێکتار زەوی پەروەردەکردنی ماسی لەسەر ڕووبەری 10 هێکتار زەوی بە تەواوبوونی ئەم سنتەرە کەوا بڕیارە لە کەمتر لە مانگێکدا سەرجەم کارەکانی تەواو بێ و بەشەکانی بە تەواوەتی بکرێتەوە و خزمەتێکی باشی سێکتەری کشتتوکاڵی بکە لە هەرێمی کوردستاندا هەر لەم سنتەرەدا بەشێکی تایبەت کراوە بە ئەشناکردنی جوتیارانی هەرێمی کوردستان بەسەرجەم ئامێرە پێشکەوتوەکانی بواری کشتتوکاڵی و دوایین زانیاری و ڕێنمایەکان سەبارەت بەو کەرتە لە ڕێگای کەسانی شارەزاوە بەردەوام ڕێنمایی بە جوتیارانی هەرێمی کوردستان دەدرێت. تایبەت بە ئاشناکردنی ئەو پێشکەوتنانی کە لە دەرەوە هەیە و هێنانی چۆنڵی زانیاری زیاتر تەکنەلۆژیای زیاتر بۆ جوتیارانی هەرێمی کوردستان کارێکی تۆزە قورسە. ئایا لەم سنتەرە دەتوانێت ئەم کارە ئاسان بکرێت؟ بەڵێ بەشێک لەو سنتەرێ ئەمە کە دامان نایە بزنسە ئەمە بەو شێوازی ئەمە بە شێوازی بزنس ئەمە چمان پێ دەکرێت پێمان دەکرێت هەموو دنیای کۆ بکەینەوە یەک شوێن کە ئەمە ئێستا لە ناوی ڕاوەستاینە مانجینەوە ئینشاءالله ئیفتتاحی دەکەین بتوانین چەندەها شەریکای نەودەوڵەتی بینە ئێرە لێرە شتی خۆیان عرض بکەن چ تەکنۆلۆژیا بی چ خیبرە بی چ دەرمان بی چ توانای خۆیان بی لێرە عرض بکەن هەتا جوتیاری مە پێویست نەکاتن بچتە دەرەوە هەموویان دەینینە ئێرە چونکەمە عردەکی زۆر باشمان هەیە هەتاوەکی یەکزار زۆرمان هەیە الحەمدوللا ئاوەکی زۆر بە ئیسیفادەشمان هەیە یعنی ئەمە دەتوانین ئیسیفادی لە خیبرە و تەکنۆلۆژیای دەرەوە بکەین لە بۆ زەوی خۆمان چیان بۆ عرزەکەن لێرە یانی لەم سنتەرە چیان بۆ دەکەن ئێستا میستانە ئەگەر جەناوت کاک دیارێ بچی خانیەکی دروست بکەیت دەچێکن چەند کاشی فرۆش یعنی دەتوێت بزانیت چ موادێکە لە ڕۆی تەکنۆلۆژیای کشتتوکاڵیش ئەگەر ئێستا بە نمونە خانی شوشەی بین بزەبەت ئەو هەیە دەچی تەمەشا دەکەی باشە فەرقی ئەو شوشەی لەگەر ئەو شوشەی چیە فەرقی ئەو سۆندەی لەگەر ئەو سۆندەی چیە هەتا بتوانی بە مواصفاتەکەی کە تو بۆ خۆت پێویستە لەگەر ئیمکانیەتەکەی گرین هاوسێکی لە خۆت دابین بکەیت باشە ئەمە چ هاوکاریەکە بێ چۆنڵی چ پاڵپشتیەکە بێ بۆ جوتیارانی هەرێمی کوردستان لە جوتیاری هەرێمی کوردستان ئەمە پێمان دەکرێت جسرێکی دروست بکەین لە بە هەموو دنیای کە لێرە ڕا بتوانن هەم کۆنتاکتیان هەبی لەگەر چەند شەریکەی دەرەوە هەم بتوانن عێلاقەیەکی ئەوها دروست بکەن کە ئەو تەکنۆلۆژیای بەکاردێنن مەسەلەن ئەگەر ئێستا تەماشای هۆڵندا بکەین لە مانجی نۆ مانجی دەڕە زیاتر لە نیوەی گرین هاوسەکان بە ئیش نایخنەوە لۆ غاز زۆر هەستایە یعنی ئەوانە پێویستیان دەبیتن شوێنێکی ببینەوە وەکو کوردستان زوتیارێکی ببینەوە ئەو بەرهەمەکە ئێستا لە هۆڵندی ناتوانن دابین بکەن لێرە دابین بکەن لە ڕووی گوڵواش هەر ئەوهایان کردیە ئێستا 180 ڕۆزی هۆڵندی هەموو لە کێنیا دروست دەبیتن ئێ باشە ئەگەر کێنیا بتوانێت ئەوها ئیسیفادە بکە بە ئەمە لە ڕووی تەماتی ئەوها ئیسیفادە بکەین تایبەت بەوەی کە چۆن بتوانین بەرهەمەکانی خۆمان بە بازار بکەین بە تایبەتی بەرهەمی جوتیاران کەرتی کشتتوکاڵی وەکو کەرتێکی بازرگانی تەماشا بکرێت ئەم سنتەرە هاوکارێکی باش دەبێت بەێ
ئەمە بێزگە لە وەزارەتی کشتتوکاڵ لەگە وەزارەتی بازرگانیش ئەمە PPPەکمان هەیە خاستن لە بۆ بەشی کوالتی کۆنترۆل بەو یارمەتی هۆڵندیەکان ئەمە پێمان دەکرێت بەرهەمی دابین بکەین یان ئەو بەرهەمە کە لێرە شەیە ختمەی هۆڵندی هەبی ینی هۆڵندە پیشان بداتن بە دنیای کە بالفعل ئەو بەرهەمە لە هۆڵندای دەتوانانی وەربگرێت چونکە ئۆیڕۆپا زەخمترین نقطەیان هەیە لە بۆ وەرگرتنی مواد بەو شێوازی ئەمە دەتوانین کوالتی کۆنترۆلش دابین هەتا یەکسەر ئەمە بتوانین هەم مواد لێرە یان بەرهەمی لێرە دابین بکەین کە لە بۆ ئۆیڕۆپا دەبی هەم ئەو بەرهەمانە کە لە ئێستاوە هیتمان ختمەی لێ بدەین هەتا بلێن ئەوەی کوردستانیش لە بۆ ئۆیڕۆپا دەبی تایبەت بەوەی کە ئێوە مەسەن لەگەڵ هۆڵندەکان نبوون ئەوان چۆن دەڕوانە چۆنڵی خاک و هەوای هەرێمی کوردستان ئایا خاکەکەمان ئەوەندە لەبارە کە جگە لەو بەرهەمە کلاسیکانی لە پێشووترا هەمان بووە ئێستا دەتوانین بەرهەمی تریش بە زەویەکانی خۆمان ئەشنا بکەین و ڤیان چێنین بێگومان ئەمە جەوەی زۆ باشمان هەیە لۆ چونکەمە 4 فەسڵمان هەیە یعنی لە 4 فەسڵ ئەمە چەند بەرهەمی جیاواز دەتوانین دابین بکەین بەس هەندە نقطە گرنگ هەیە وەکو تەماتە بخۆی هاوینی زۆر دەبیتن بەس ئەمە تەماتە پاییزی پێویستمان دەبی زستانی پێویستمان دەبی یعنی دەبی ئەمە بە ڕۆی تەکنۆلۆژیا شتێکی دابین بکەین بتوانین ئەو بەرهەمی بینە یەک لەو تەکنۆلۆژیانە گرین هاوسە باشە ئەم سنتەرە هاوشێوەی هەیە لە وڵاتانی دراوسێ و ناوچەکە بەێ ئێستا ئەو سنتەرە یەکەم سنتەر وەکو دروست بووە لە هۆڵندایە پێش ئەمە تەوقع بکەین لە مکسیک لە جنوب ئەفریقا لەگەر سین هەم تۆقییان کردیە هەم دەستیان پێکرد بە دروستکردنی ئەو سنتەری بەس ئەمە پاشەوان تۆقیمان کردیە پێشی وانی شفتی تا دەکەین. ژمارەی خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستاندا ژمارەیان 29,861 خانووە. ژمارەی جوتیارانی خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان 3,813 جوتیارە. ڕوبەری خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان 3,760,422 مەتر دووجایە. هەلیکار لە ڕێگای خانووە پلاستیکەکانەوە لە هەرێمی کوردستان 14,930 هەلیکار ڕەخسێنراوە. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەل لە دەستپێکی کابینەی نوێیەمەوە کۆمەڵێک پرۆژەی خستە بواری جێبەجێکردنەوە لەوانەش دروستکردنی چەند سایلۆیەک و تایبەت بە ئاسایشی خۆراک و پڕکردنەوەی خواستی ناوخۆیی لە بەرهەمە کشتتوکاڵەکان و هەروەها دروستکردن و تەواوکردنی چەندین بەنداوی گرنگ و استراتیژی جیا لەمانە سەردانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ وڵاتانی دەرەوە و هاندانی وەبەرهێنەرە بیانیەکان تابێنە هەرێمی کوردستان ئەزمموی سەرکەوتی خۆیان لە بواری کشتتوکاڵدا لە هەرێمی کوردستاندا دووبارە بکەنەوە. تایبەت بەکردنەوەی سنتەرێکی ئاوا گرنگ بۆ بازرگانی و هەمیش بۆ کشتتوکاڵ کە بە یەکەم جارە بۆ هاوبەشی پێکردنی کەرتی حکومی و تایبەتە چ گرنگێکی هەیە ئەم پرۆژەیە؟ ئەو سنتەرە بشەراکەت کارتکەتن گەل حکوومەتە هۆڵندی بەلکی توی سنتەریدا سێ بەشی سەرەکیەت هەین. بەشێ ئێکێ توێژینەوەیە توێژینەوەیەت کشتتوکاڵی، بەشێ دوێ ڕاهینانە، بەشێ سێ بازرگانیە. ji ber vê hindê me ferdît ku ev ezmûne û ev teknolojiyaya pêşkeftî ku li welatê Holanda heyî em wek Herêma Kurdistanê em Sûdê lê bînîn. Rastî jî berî hingî Cenabê Serokê Hikûmetê Cenabê Kak Mesrûr Barzanî seredana Holanda kiribû êk ji babetê ku giringî pêdayî babetê hemahengiyê bû nîvekame wek Herêma Kurdistanê û Holanda da sekterê kiştûkalî da. û ev senterê duwê ye serastê cîhanê tête vekirin wek senterekî kiştûkalî cîhanî piştî ku li Holanda ev ciyekê ye ku li Herêma Kurdistanê li Hewlêrê tête vekirin. پاشی 2 ساڵی تر دەتوانین بڵین کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا بژانەوەی بە خۆیەوە دەبینێ ئێوە ئەم هەموو هەوڵەتانداوە هەموو کۆبوونەوەتان کردووە سنتەرتاندا یعنی گۆڕانکاری لە سێکتەری کشتتوکاڵیدا دەبێت لە 2 ساڵی تر لە هەرێمی کوردستان؟ Ez bawer dikim çengu hikûmeta Herêmê giringîdaneke mezina detib kiştûkalî hikûmeta Herêmê berdewam Cenabê Serokê Hikûmetê axir seredanayî bi wizareta me yanî tekîd li wê hindê kir vêt em berhemê navxwe pêş bêxîn.
vێت ئەم گرنگیە کە مەزنە بدەینە کشت و کاڵێ. کۆتا پرسیارم بۆ بەڕێستان کارتان لەسەر ئەوە کردووە کە سێکتەری کشت و کاڵی بە بازرگانی بکرێت لە هەرێمی کوردستاندا؟ بێگومان هەر دیسامت بێت ئەس ئاماژێ بدەمە پەیڤەکە جەنابێ سەرۆکی حکوومەتێ بەلکی ئەم نەشین ململانێ بکەین گەل ئەو وڵاتێت و کشت و کاڵینە و زۆر گەورەنە و یعنی بلا بێژین ژمارەکە مەزن شعردی و دۆنمایە هەیە کشت و کاڵی بەس ئەم ئێک تشتی تقارین بکەین ئەم تقارین منافەسێ بکەین تشتێ خۆمالی یە ئۆرجینال تشتێ خۆمالیە ئۆرجینال الهەرێما کوردستانی گەلک تشتمێ هەی گرنگە گەلک جارا مناگوتی مەسەلەن الحەلەبچە مەهنارێت هەین ئاکرێ مەهژیرێت هەین الناف بەرواریە مەسێوێت هەین الدەڤەرە بەهدینان مەتریێ هەی بەلکی گەلک بەرهەممەیەت هەینت هەرێما کوردستانێدا هەکە ئەم بکەینە وەکی تشتێکی کوالەتیەکی باش ئەس باوەڕ دکەم دێ قارین ئەم ئەوی بەرهەمێ خۆ بازار بکەین دەرفی وەڵاتش. گرێبەست و یاداشتی لێکتێگەشتنی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەنجامدانی لێکتێگەشتن لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقی بۆ هەناردەکردنی بەرهەمەکانی هەرێمی کوردستان ئەنجامدانی گرێبەست لەگەڵ حکومەتی هۆڵندا ئەنجامدانی گرێبەست لەگەڵ 6 کۆمپانیای بەرهەمی پەتاتە ئەنجامدانی گرێبەست لەگەڵ 2 کارگەی هەریر و شارەزوور بۆ دۆشاوی تەماتە ئەنجامدانی گرێبەست لەگەڵ کەرتی تایبەت بۆ لێدانی ستیکەر لەسەر بەرهەمە ناوخۆیەکان ئەنجامدانی لێکتێگەشتن لەگەڵ کۆمپانیا چینیەکان بۆ دروستکردنی بەنداوەکان ئەنجامدانی لێکتێگەشتن لەگەڵ جایکای ژاپۆنی بۆ توێژینەوەی کشتتوکاڵی لەگەڵ بوونی ژمارێکی زۆر خانووی پلاسیکی ئێستا چەندین خانووی شوشەیی بۆ بەرهەمێنانی بەرهەمی سەوزا لە هەرێمی کوردستان دامەزراوە بە بەراورد بە چاندنی ئاسایی لەم خانووە شوشانەدا بەرهەمەکە زۆر زیاترە بە توێچێکی کەمتر. ئێوە لەم گرین هاوسانەیە چ بەرهەمێکی کشتتوکاڵی دەچێن و بەرهەمی دێن و جیاوازیەکەشی چییە؟ لێرە ئەگەم بینین مەسەلەن خۆنیت شوشەیی دۆ چۆ مەدەست پێگیریە دەبێژینش مەسەلەن لۆی هەندەسیڤە هێچۆیە شوڵێ گرین هاوسۆ نە هەندێ یۆنجی خۆنی شوشەی نە هەندێ بزەحمەتە سۆناهیۆ چە بەسمە هەندێک و هەندەسیەوە گیرێت گەلدۆ ومە بڕێکۆی مەسەلەن دەم دێ کشتتوکۆڵی خۆکەین ئەگەر بەری خوب دەینی مەسەلەن جیۆزیۆ vۆن خۆنیت شوشەیت گەل کشتتوکۆڵۆ دەرەڤە یۆنجی مەسەلەن جایکێ نۆرمۆڵ و تشتۆ بچینی دی چۆ بیتن ئەگەر ئەم بوو نمونە vێری تامۆتای بچینین و ئەم بوو نمونە دەرڤەژی تامۆتی بچینین ئەگەل vێری میترە مربع دۆ ئەم چۆر یانیش دەرڤە ئەم میترە مربع دۆ 4 کیلۆ بدەست خوڤە بینین ئەم شین vێری 8 کیلۆ بدەست خوڤە بینین و هەر مەسەلەنەکەم سەحکەینی الvێری کەش و هەوە مەسەلەن ناکوت بێژن سۆڕ بیت ئۆن گەرم بیتن ئۆنجی کۆنێ ئەف زیندەوەریتین زیۆنیت گەهی نەڤۆن سەوزۆیۆ یۆنجی چجووری گولۆ بیتن ئەمشین وۆن هەمیۆ بدەینە پۆش ڕێکۆڤۆن سیستەمێت وێریدۆ باشە کاگەی لە ڕووی پێداویستیەوە مەسەن بۆ نمونە ئاو ئەمە ئەم پرۆژێ ئاوی زۆر دەوێت تینەکەی زۆرترە ئاوی دەوێت بەردەوام لەسەر بە یاخود لە ڕێگەی سیستەم و ئاو دەدرێت vێری دۆت خۆنی شوشەی دۆ هەمە تشتێت مە سیستەمە شوڵکەن یعنی سیستەمێکی ئۆتۆماتیکی هەیە بوو هەمە تشتۆ ئەگەر مەدوێت جەوی vێرێ ئەم سۆرکەینەڤە ئەم دێ بۆڵێت وێڤەکەین و پڕێکۆ هەندێ دێ هاوە ئێتەگۆڕین بۆ سۆرکردنەوێ یۆنیش فۆن پەت مێت هەیە ئەڤە سۆرکەرەوەنە vێرێ سرکولیشنە دی چیکەن هەوای فڕێکەنەش دەرڤە دیف ئەودیۆ کەشۆ هەوەیە یعنی کۆچۆ بێتن دێواسۆ چیکەدە باشە تۆ باسی بەرهەمێکت کرد بەرهەمی تەماتە بوو ئایا دەتوانین بەس بەرهەمی تەماتی تیابچین یا بەرهەمەکانی تر زۆربەی دەتوانین لەم گرین هاوسا سوودی لێوە بگری نەخێر طبعا ینی ئەمشین تشتێ مەدوێتن چە سەوزۆیەک بیتن ئەمشێ بچینین حتا ئەمشین گولۆژی بچینین و جیۆوەس مەسەلەن چ تشتێ بێتن کۆ بیبەرە کۆنێ تەمۆتەیە کۆنێ خەسە ئەڤۆن هەمە تشتۆ مەسەلەن دیف ئەودیۆوێ ئۆتۆماتیکیان دێ جەوێ چیکەین و هەمە تشتێ دێ ئۆڤدۆنەوێ و مەسەلەن دەرمۆن بوون هەمە تشت دێ ڕێکۆی کوالێتیەوە چۆنە بەرهەمەکان کوالێتیۆڤێ هەمە تشتێت بێ دێ ئۆرگۆنیک بن یعنی 100% دێ ئۆرگۆنیک بن
بەرهەمی سەوزە و میوە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010 ملیۆنێک و 200,000 تۆن بەرهەمی سەوزە و میوە بووە، 85,000 تۆن بەرهەمی میوە هەبووە. لە ساڵی 2019 1,390,315 تۆن بەرهەمی سەوزە و میوە هەبووە، 91,460 تۆن بەرهەمی میوە هەبووە. لە ساڵی 2020 1,300,000 تۆن بەرهەمی سەوزە هەبووە، 92,000 تۆن بەرهەمی میوە هەبووە. لە ساڵی 2021 1,350,000 تۆن بەرهەمی سەوزە هەبووە، 93,000 تۆن بەرهەمی میوەش بەرهەم هاتووە.